سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. دنیایەک بابەتی زۆر گرنگ هەیە، پرسیاری زۆرمان هەن کە ئەمەوێت لەگەڵ کەسێکی زۆر گونجاو دکتۆرە هومەیلاگەردی سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردننی ئارتی بانک گفتوگویان بکەم. پرسیاری خۆم، پرسیاری ئێوە هەن. بازاڕی دراو لە عێراقا شێواوە، شڵەژانی بەخۆیەوە بینیوە. کاتی ئەوەیە کە بزانین ئێستا چی ڕوەدات لە داهاتوو تووشات چی ڕوەدات. ئەمە کۆمەڵی بابەتی گرنگە لەگەڵ خانمی گەردیا گفتوگوەکەم. دکتۆرم کاتەوە باش. تۆیشێکی لە کەسایەتی هەرە کاریگەرەکان لە سێکتەری بانکی لە عێراقانی ئایکۆنێکی زۆر دیاری یوای سەرکەوتنی بۆ خوازم. با لە شتێکەوە دەست پێ بکەم. ئەم ڕۆژانە پشێوی و قەرباڵغەیەکی زۆر لە بەردەم بانکەکانتان بانکی ئێوە بینراوەیانی. خەڵک خواستێکی زۆریان بۆ دۆلاری هەرزانەیە و دۆلاری کە نرخەکەی کەمترە لە بازار. ئەوە چییە؟ ینی ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ پلانتان چییە؟ بەتەمای چی؟ سەرەتایە سپاسی قەناتە ڕووداد کەم کە هاتن سرنج ڕاکێش بن بۆ مەوزوعەکی ئەوهای گرنگ. ئەوە مەشروعەکە بانکا مرکزی تەڕح کرد بۆ هەموو عێراقی. ئەف مەشروعەش بێژیتن هەر هاوڵاتیەک پێویستی بە دولاری هەبیتن دەزانیتن وی دولاری ئەو گەتە دەستێ هاوڵاتیەتمە سعرێ مەدعومی بانکا مرکزی بانکا ناوەندی عێراقی. بەڵام مشکلامە ئەف مەشروع العێراقی ئەفە تقریبا 2 مانگە دەست پێ کردیە. مجموعة بانقك عوالي هاتنا لقرتن أم 5 بانك قبوين العراقي أم هاتنا لقرتن كبس تغطية منطقة بغداد بكين وسط وجنوب باش. أم كفر بكين مدى سبيكر أم 5 بانك بوين مشروعك باش رويشت وفعلا زبونة حقيقي مهبون مسافرة حقيقي هبون بشتي هنجي داس بيكر بالبنج بانقا بونا 10 بانق بشتي واده بانقا فلترة كاديكا داس بيكر نوكات زور بانقيت كيمت مشاركن أون أبيت فلتراوي شنو زور بيهات يكرن كأنجام في شو لبنان. طبعا شو لك وكو بانقا زور بسر إيشان يعني أول زيادة كرجماري بانك كان يا كم يكر لبنج بو بونا 10 نوكا كيم تربون نبو ببيستو سي كم تربو لا كم تربو بو كم تربو چونك اوراق ومستندات تينا والجرتن عفوا مستندات اوراق ورقات سفري ابيتينا والجرتن ابيتو تشتتو زيادة تربون اوكي جاره مثلا دا اولي هكو مدرس بكري دا بيجي تنوي تكتو سفري هبي تذكره دا بيجي تذكره سفري هبيته باشا برجو اف تذكره هكو هاد بو شرط نبو تذكره كبيتا قصاندن بوردينج باس هبيتن القلب تذكره لا تذكرة دو هيتا قصاندن سر هر الموقع كي دو هولاتي هيتا بيري بورقي نيشي داتنو در كافيتونو 7000 دولار اوليش 3000 دولار بو باشي بو 5 باشي بو 7000 دولار زيادة كر خلق بشتي هنگي هندك مسألة تزويري هات ندرست كن راستي بانك مركزي بيخوش نبو وخزانة أمريكي تبفتن أنتنا فيتن دولار أمريكي ملك خزانة أمريكية ويا أم نفتخو بدولار أمريكي تفروشين بس نهايته أف دولار ملكي خزانة أمريكية داتا تعامل كاتن الجال دولة الديكا يعني هكا هرجة دولتك وتسي مثلا تتعاملي أفرو الجال دولتك ديكا بكاي كزوني يورو بيتن دولار بيتن عادة عملة مسيطرة الهمو دولته دولاره راس دينار دكاي دولار باشي دكاي يورو اوكي يعني دائما او عمله علميا هكو تبشي علميا او عمله مسيطره لسرها من دولته دولاره تحكمي باقتصاد الدولتات كذا البرنامج كما داس بيكر هندك زحمتي هاتنا بيش نو كبنك مركزيه عراقي منصه كاتشيكري بانالا كا بلاتفورما كا هم تشتب الكتروني تنكرن او بلاتفورما ملك بنك مركزيه عراقيه بلام او بلاتفورما يهات يدرس كردن باشراف خزانه امريكي بمعنى دمك دروس كراو او بلاتفورما ديزاين كراو تقريبا بهشت مانجا سر شولت كان بيري اطلاق كر كام ستاف وخلقي كارامي بو دابين كراوه يعني تريننج طبعا تريننج كان دست بيكر ديا راستيا كتريننج كي بشوا كي مدفيتن نهاتيا كردن بلام عندك بانقات ما مثلا مصطفى دوليه هي وكو بانقه ارتي مصطفى دوليه هي مصطفى من الدولي اوريدي الفو بلاتفورم شول كري بجو تدريب اسانترا بو افيت ستافي الدولي هبت انجيجمنت توال قال عندك بانقات نيو دولتي هبيتن
اف سيستمات دوني هاتا اعلان كرن وما بيشول كريم او سیستما لینکێکە چییە ینی لەڕووی تەکنیکی بۆی خەڵک بزانێت کە ئاڵێ پلاتفۆرمەکە پلاتفۆرمە بەیاناتێت شخصیت هەر هەوڵاتیەکی تێتن وی پۆرەی تەڵەب دکەتن بسعرێ مەدعوم دشتێت ناف وی سیستەمەیدا ئەو بەرامبەری وی سیستم کاکە تزانیان کتوبە هەکوو مەسەلا تو جوازه افرو تو بچه جوازه که طلب و جوازه بکی تو چه دائره جوازاته کودک بوده تحجز کردن سریال نمبر تا معلومات تا يتهمه دشنات ناف کود پلتفرم و جوازات داده اوه چه فرق نیه هکه اوه خراب تریش نبیدن بو چون که اوه یا رابطه بدولاری راست اوكي يعني يا جوازاتهم بحكومة امريكا او نوكتن رقابه سر نوكتن اي ولاتك خويت اي ولاتك خويتي بس يا دولاري يا في بلاتفورما قشتيارت وحولاتيه دكتوره يا برقابه خزانه امريكي دوێنێ بەردەم بانکەکەتان زۆر قەرەباڵغ بوو بەڵێ قەرەباڵغێکی زۆر بوو ئەمڕۆ کە من هاتم بۆی گفتوگە لەگەڵ بەڕێستا بکەم چۆڵە مۆزوعەکە چییە ینی کەس نەهاتۆ بۆ کردنی دۆلار ینی چیتان کردووە چ کاکە ئەو پرۆسەسەمان پێشی تقریبا هەفتەیەک دەست پێمان کرد لە مەتاری هەولێر جەنابی حکومەتی هەرێمی کوردستانیش ڕاستیک زۆر پێخۆش بوو کە ئەف مبادرە من ئینا کوردستانê وەختێکی زۆر زەحمەتدا موافقە نەدانە بانقێت ئەهلی کە بێنە کوردستانê vî نەوعە پرۆدەکتەی دروست بکەن شێوەیەکە زۆر ڕسمی ومحترفي بنك مركزي وخزانة أمريكي دعم كركة أف مشروع بيتا كردستاني وكو آرتي بنك ما أفشولا بحكمته بو حولاتية كردستاني مدانا مشكلة ما تشيا يخلك كي نظانيتن عواقبت في وضعيه أس مجبور بوم أفرو دركت بانقي السر في برنامج قبات بكم بو قپات ئەمڕۆ دۆلاری هەرزانتان نێاوە بە کەس ئەوڕۆ نیتم دەزانی لۆ نیتم و ناکەمیش پارەمان هەیە حەسەمان هەیە لە بانقی مرکزی من مشکلەتی گەورەمان هەیە کاکە خەڵک بەداخەوە تێناگەیتن خطورەتی ئەو مۆزوعە ئەوڕۆ مەکاتبی سەیرەفە شەریکاتی سیاحە هەندێک دەوڵەمەندانی خۆمان چ ئێرە بیتن یت هەولێرێ بنانێت دهوکێ بنانێت زاخۆ بن یت پارێ خۆ بکارتینن یت هەندێک کەسەکات لۆبیەکە چێکری گروپێت ئینانێت خەلکی پارەی دەنەوێ هەر نەبانقا ئارتی پارەکەی بینن خەڵکێ مەیە غەشیمە هەندەکێ تێناگەهیتن وەزعیەکەی یتێتن خاڵاوی وەرەدەهێتن جوازێ و تەذکەرەشی بودکردن بۆ معلوماتێتە یت تەذکەرێ بودکردن یتێتت ناف بانقێدا معاملێت خۆی تەقدیم تکەتن دەرچوو ئەو هەوڵاتیە هەکوێ دەردکەبیتن یچیتە مەتۆڕ هەولێرێش بۆردینگ پاسێشی وەردگریتن سفر دەکەتن یچیتە مەتاڕی حتا مەتاری دەسوڕێتەوە حکومەتی ئەمریکا و بانقا ناوەندیە عێراقێ vê meselê حەسیان اوكي دا افا تعرض خلكي مكتن بو غسيل اموال وما لفيتن كردستان ببيتا جيكي ام بوركا غسيل اموال چونك بو ملتي ما غلطه وبو حكمتها مش قبيلناك كتن بهمش ويك حكمتها ما وامش وكو بانقة حريم كردستاني ام قبولناكي حولاتية ميتين استخدام كرن التاجر والصراف وشركات الصيرفة والسياحية جورة نسبك قازنجك كم دتا حولاتي قشمريك بكود أوكا السيناريو كحاضر كري حولاتية دبتا مطار دبي عند بتا مطار مصر عن مطار تركيا بعيني روج دقرين توا تيتا في كردستان دا باشا هر دولارك والجريتن زبوني ما عن حولاتية ميت مسافر سيريال نمبر راحي أو سيريال نمبر أو زبوني دبيجي نافي اكس واي باشا دبيجيتن اكس واي باري والجرتي حفتا ورقيا هر دولارك ام دين سيريال نمبر يدي نافي هاتي او سيريال نمبر يا تشيتا بو سر بلاتفورم تشيتا بو امريكا اوكي كأف حولات رقم سيارة كوايا رقم سيارة بيجيتن مثلا زبون اكس واي حفتا ورقة برن سيريال نمبر يتوي اف سيريال نمبرنا متابعة ذكريتن بحولاتي ما يتقطع دولته يتقطع مطاره عندك توهرت سفريش ناكم بمعلوماتي جولاني او دولاري وفي سيريال نمبري يا تحقيق نابيت انك امريكا هاريل ديوي حولاتيه يتقارن كاف حولاتيه شويه كيري شويه كيري واف باره بو تشبريه مثلا هجر سفر حقيقي بيتن هجر قشتيارة حقيقي بن هجر سفر حقيقي بيتن هجر نخوشي بيتن سياحة بيتن
تعلیم بیتن مشکلانی او دپاره بتن و یدعم با بانک مرکزی دبخو خلالی وی فتره او مانویل وی دولتی ده تکار کرن بس تو افرو بچید مطاری دا بیه و همو مطابعه خزانه امریکی تکرن يعني به نهایت کاک بس حکه ها کاریان بده تعرض خلکی ما تکرن بوشویه که زور خطرناک از هر دبیج میج تحذير واكم اس افريا مجبور بيم دركت بانقي قبات كم من نفيت غسيل اموال بيت كردستان ده اويت نظانن خطورتها في موضوعي تشيا خطورتها تشيا لسر من بله من اشتيوانا كم تأشير بخوا متأكدة من او دوكيومنتو مشتكم يابا ارتي بانك اتشمبو تركيا لمطاري تركيا اسطنبول دا بزمو خيرا قريموا بله $7,000 پێیە بله دۆلارەکە بێنمەوە بۆ کوردستان بله ئەی فرۆشمەوە $1,000 قازانجەکەم ملیۆنێک و 329,000 ملیۆنێک و 329 بۆ هەر $7,000 گەورە قازانجەکەم وایە بالضبط ئەمە خراپەکەی لەکوێیە قازانجم کردووە من تەواو نەجاتم نابێ سبەینێت بەچی کەشفە بم بەچی دەرەکەوێت ئەگەر کەشفم کێشە بۆ پاسپۆرتەکەم دروستە بێ بۆچی دروستە بێ ئەوم بۆ ڕوونکەیتەوە کێشە بۆ چ دروست دەبێتن دا میثالت بدەمێ ئەو ڕۆچار میثالێکی دەمەتە طبعا کێشە دەبووتە دروست بیتن بۆ پاسپۆرتاتەکە هەر حالەتەکێ ناوێتە هاتە طبعا نفسی ڕۆژ دروست نابیتن ئەvێ پرۆسێسی 30 ڕۆژ پێ دوێن حتى ناوێتە کەشفت بیتن ئینتەرپۆڵۆ دەولی يعني افرو تسافر كر تو تشيا بمطار تركيا تو فازفريه فتهفت زاري خو اينا بو بلاتفورمي 30 روج بيدفين نوفيتا دركافيتن 30 روج بيدفين بلاتفورمي نوفيتا دركافيتن و دزانن كاف بارتا كارنينايا بو چونکە تو ئەڤڕۆیە چووی 23 مانگەیە وانە گوتی ئەو عملاتە ئینای سریال نمبەرێ لەسەر تو 3 ڕۆژە تو 4 ڕۆژە تو 5 ڕۆژە جاسوسێک وایە لە گیرفانتە 100% وایە 100% وایە چونکە ئیکۆنۆمیا هەموو دەولەتێکی تێتە ڕەسمکردن سەر قووە شیڕایی و تەضەخمە وێ دەولەتێ ئەڤڕۆکی حوڵاتیە مەحەیە بچیتن بۆ سەفەرەکە کێمتر 24 ساعتە $7,000 سەرفکەتن باشە حوڵاتیەک تێتە بەردەرکێ بانقێکا کە دەبی تو بزانی یە تێتن بڕوا بکە یە بجلکەکی تێتن هەردوو خۆ زانی ئەوی بژیانە خۆ پاسپۆرتیش نەبیە اوكي يتينا انك ما باسبور طويل رسمك او خو ام تماشي رسمي كان رسمك ديكيا خلكك يتيت استعمال كرن بحندك شركات الصيرفيه وافي البازاري يبشيويك غلط تك استعمال كرن براجيان افي مشكله والله برسيارك دكتوره من اكل بليتي توشيا ببرم بليتك شونو هاتنوا بله خو بچنه مثلا تو وي بليتك ببري خطك هينوكا خطك بيجوسس از بيجم نوفيويا ديتك تاخو كراد نوتو $9 شونو هاتنوا اوه يعني كواتا وتملوات شيت زور جران تربيه لوا نا يعني اوجا خلكي ما بشويكي جوان يعني شلو خو درست كريا الشركات الصيرفيه تين حمويه حجز كرين جروب تو زور جوان باسكر بس برزان دكتوره زور جوان باسكر قسكا اويه تو $7,000 خيتا گیرفانتەوە باشە ئەچی بۆ تورکیا بەحساب ئەوە گەشتم کردو ئەوڕێ بۆ تورکیا لەو سەرەوە دەیتەوە ئەو دۆلارانە کە لە گیرفانتایە خاوەنی هەیە خاوەنەکەشی زۆر لەوە زیرەکترە بەڕاستی من و تۆ بتوانین فێڵی لێ بکەین دۆلارەکە لە گیرفانتایە وایە کامێرەی لێ بەسرابێ ئەو دۆلارە لە بازاڕی ئیستانبول خەرجت کرد یاو بە سمیتێک یاو بە کراسێک قاوەیەکە پێ خواردەوە تکتێکی ئۆتۆمبیلە توزانم شەمەدەفەرە پێت بڕی پێ ئەزانرێت لەوێ خەرجت کە کردەوە بە لیرە ئەزانرێت واتە دۆلارەکەت بردوو لەو سەرەوەی هێناتەوە لە شێخەڵڵا لەژێر پردەکەی هەولێر لە سلێمانی خەرجت کرد پێتەزانن سبەینێ تۆ پاسپۆرتەکەت یعنی بە کوردەکەی ڕیشەکەوێتە دەست کۆمەڵێک کەس ئەوە حکوومەتە کێروێش بە عەرەبانە ئاگرێ وریابن دکتۆرە ئەوە مەترسێکی زۆر گەورەی خەڵکی بێ زۆر باش ئاگادار بن دەزانی کاکە مەترسێکە زۆر گەورەیە سەر خەرکی بخۆ سەر کوردستانێ و سەر هەموو کەسێکێت ناف وی وڵاتەیدادا بێژمەتە بوو چونکە بچکەوە یعنی بەداخەوە شەریکاتی صیرفە بەو تعاملە دەکەن تیجارە ئەڤش حکو تیجارەتە بەعضاء البەشەرە ها ئەڤە خراپتر نییە یعنی کێمتر نییە ئەڤە خراپترە یەت خەڵکێکی تکردن گروپەکە شەریکاتە صیرفێ نەلشێخ خەڵایەت ئیناین یەت ئیناین هەموو گروپن یەت ئیناین بوو وێشوی بەس دەزانی تەسیرەوێ چەندە گەورەیە سەر کوردستانی سەروە دەهێتەکردن بوو تو ئەڤڕۆ مەثەلەکی هەیە بێژیتن کێم خۆرێ دایم خۆر بە ڕاست
كيم خوري دايم خور اف شركات الصيرفي افرو هموت مرخصنا اغلبيه وقت مرخصنا البنك المركزي متاكد مهريك بنوعك شو لاخويا هاي وبزنس اخويا هاي اف طماعيه بوتشيا دبو في خلكي هو بكار اينيتن بو 200 300 دولاري دبو خو هفته رس كده يعني كوري خورناك بقرباني كشي خلك ولا بندشي كورديا ئێستا تۆ پلانت چییە؟ ینی هەبدایە خەی دەرگا لەسەر خەڵک دۆلارمان پێ نافرۆشی بە پلانەکەت چیە بەتەمای چی؟ پلانیا من ئەوەیە نوکە حالیان ئەمێت سیستەمەکی داتنین ئەڤە یا مەیە وەکو بانک سیستەمەکی ئەلکترۆنی مەیە خۆیە دانای سیستەمەکە ئەلکترۆنیە فۆرمێت مێت بانقی مێت دروستکرین ئەلکترۆنیەن مسافری حەقیقی دشتە سەر بلاتفۆرمی ئارتی دە فۆرمەکەی پڕکەتەوە دە ئەوڕاقێت خۆ خڕە بوو مەڤڕێکەتن ئەڤە فلترەیشنە ڕقەمیەک پێشی سەفەرێت 24 سەعاتە ئۆکەی دە بخۆ سڕاکێش حجز کەتن سڕێ بخۆت نۆف کۆمپیوتەرێدا حجز کەتن لە ماڵی خۆت هەر کەسێکە توانێت لە ماڵەکەی خۆی بە مۆبایل ناکرێت بەس بە کۆمپیوتەرە کرێ بە مۆبایلیش دەکرێتن بە مۆبایلیش دەکرێتن پێویست ناکە بینە بەردەم ئارتی بانک بۆ ئەبەدەن دەتوانیتن ئەف حوڵاتیە بخۆ سەرڕاخۆ حجزکەتن بانک ڕەسەن دمەوعدی دەتێ وەکو هەموو نیو دەوڵەتیەت مثلا ئەمریکا هەموو جەیەکی بانک دەدەتێت و مادوێتن توول بانقی 20 ساعات مثلا دەهۆنی سپێدا ڕۆژە شەمبیە ئەو دەبی سعات دەهۆنی بێتن ئەوڕاقت خۆ بینیتن دووبارە ئینتەرنێک بانقێ دەجەوازە خۆ ئینیتن ناتوان ئەوەی نەبێت ئەو سەردانە فیزیکیە نەبێت یعنی شتێک دروستکەن سۆفتوەر ئەپلیکیشنێکەوە بێ من لە ماڵەوە بێت و نێمەوە لەوات بێژم یعنی ئەف تشتە بوو زۆر تشتێکی مرتبە و گرنگە بۆ خەڵکێمە دەتوانیتن هەوڵاتیێمە هەر نەهێتن یەکسەر بڕۆتە مەتاری یعنی مە ئۆنلاین بانکینگە هەی دەچیتن حسابە خۆ ئەوەلی دڤەکەتەڤەل ئۆنلاین لەگەل ئارتی دەبیتە ئەندامی ئارتی نهێتە بانقی دەبیتە ئەندامی ئارتی دەبخۆ حسابێکی vەکەتەوە پشتی هنگی نفسی وێبسایدا دەچیتن بخۆ سەر فۆرمێ فۆرمەکەی پڕ دەکەتەوە و ئارتی بانق سڕەکێ دەتێ دەبێشتێ سعات هەندە وەرە بانقێ دەبی هەر بێتە بانقێ بەس نە بانقێ وەکو گوڵان بانک وەکو فڕعێمەیە مەتاری بۆ وەرگرتنە پارەی لەو کاتی کە ئەڕوات لەو کاتەی کە ئەڕواتن دەتانیتن هەوڵاتیش لۆ خۆ ئەمانتر بیتن هەکوت تێتن حسابێ vەکەتەڤەن ئۆنلاین بانکینگ تەڵە بۆ کارتێ دەهێتەکردن دەبێت کارت هەوڵاتیەکە تەڵەبکەتن ڕاستەن دەهێتن ڕۆژێکی دەهێتن پێشی دەهێتن بانقا خۆ چکە ئەو دەبی زیارە فیزیکلی بیتن کارتە خۆ وەربگریتن ئەم دشێن پارێویش هاوێتینەت کارتێدا سەفەرە خۆش بکەتن هەر حتا فڕعێ مەتاریش نەڕاوەستیتن بەڵام دکتۆرە لە مەتار لەو کاتی کە ئەتر ئەو بۆ دەرپاسەکەیەوە زۆر قەرەباڵەکە هەر خۆی لە حاڵەتی ئاساییە ئێستا من بیستماڵێن خەڵکەیە تارەکەی فڕیوە ئەم هێشتا لە سەری وەرگرتنی دۆلارە ئەوە چۆن چارەسەرەکەن ئەو ترافیک و قەرەباڵەکەیە چۆن چارەسەرەکەن ئەو لە بیدایەتەوە ئەو ئیشەمان کە دەست پێمان کرد مەدەست پێکرە مەتاری ئەو قەلەباڵغیە مەتاری تاتە دروستکردن نوکە حالیان ئەفش و لەخر دەهێتەکردن الفرعی وەکو ئەوراق و تەقدیم ئەوراقێ و معاملەکەک بێتە تەکمیلەکردن هەموو الفرعی گوڵانی فرعی ئارتی گوڵان دەهێتە دروستکردن وەرگرتنی پارەی فقط دبتە المەتاری بەڵام پێویستی پێ نییە ئەگەر ماهوڵاتی بزانیتن پێویستی حتا بەسڕەش نییە بێتم بخۆ حسابەکێ vەکەتەوە کارتێکی تەڵەب بکەتن معاملەویش دەبوو چێکەین دەهێتن پارێوی دراستن چیتەت کارتێدا تەواو هەر بعینی سعرێ ئەوە ئەس ئەڤرۆ لێرە دەمێ وەکو حاضر ببیتن الفرعی و 7000 کاشی دەستێ خۆ بنێتن و حکومەتە ئەمریکا دوو بچیتن کە سیریال نەمبەرە ئەو پارە دشتەت کارتێدا دەبخۆ دەوڵەتەوە سەرفکەتن ئەو کەسە کارتێکی پێ بەڵێ دیناری 7000 دلاری تایە ئەتوانێت لە تورکیا بە ئەیتیمێک ڕایکێشێتەوە بیکاتەوە بە کاش طبعاً دەتوانیتن بەس ئەوش سەقفێت خۆیت هەین هەر زەبوونەکی سەقفێ خۆی هەی دەبێت کارتە هەی سەر حسابەویە ئەڤڕۆ 7000 هەبیتن 7000 هەبیتن نۆف حسابەوی دەبێژن هەوڵاتی چه حسابەکە vەکریە یا فرێشەل ئارتی بانکە 7000 هەی نۆف حسابەوی دەبی چور تورکیا چور تورکیا دمینتەوە سەر ئەیتیئێمە تورکیا ئەوە ئەو لێ سەحب بکەن ئەو هەوڵاتی دەتوانیتن ئەم سەقفێوی هەبخۆ دەست پێ بکەتن لە 100,000 هەتا 7000 دەچیتن سەقفێوی دەشێت بخۆ سەحب بکەتن بەڵام دەبی تەلەفۆنێکی بۆ کۆڵ سنتەرەمە بکەتن بێژیتن ئەز ێ محتاجم پارەی زیاتر سەقفێ منێ سەحبێ بۆ من زیاتر بکەن
الاي تي ام ازل تركيا مثلا دبيجيتن ازل فرانشوين ازل فلانشوين من بيت فيتن سقفي من بكنا 5000 الروجه عند راسا سقفي بيبو زيدا كاين اما حالات نورمال هكا تلفوني بو منكتن سقفي بيتشيتن عندك حالات هاي 500 عندك هاي مليون عندك مليون ونيفا پارەکە دەربێنێتەوە لە بیکاتەوە بە کاش و بیهێنێتەوە ئەبێ باركة دبيتن بالتأكيد واد الشيتن بخوفي بروسيسي بكتن أكيد أزود بجمتا يعني تنشي بس باركة هكا تنشي كنترولا في سيتويشن بروجيك يدورو جابك أكيد وقتك بيتشيتن بلان بوتكي خوشترا تو باريكاج ببيع دولتا بيبقربين يا بيان تتكارتيبني ئەوەش هەر مەترسێکی گەورە نییە من کارتێکم پێەیە مثلا ڕۆژانە تو ئەم لە ئەیتیمێک $2000 ڕاکێشم باشە سەحبێکەمەوە بەس خەرجی ناکەم ئەمە بێنمەوە لە هەولێر عینی مەترسی نییە سەدان و هەتی خەتۆڕەکەی ڕاوستەیە چونکە ماستەر کارت پارێتە چوت ماستەر کارت باشە بەڵام کە کردمەوە بە کاش ئەوە کردمەوە بە کاش نه خەتۆڕەتی تێدا نییە مەترسیەوەی نییە ئەمریکا دیسانەوە چاودێریم ناکاتەوە پارەکە من فێڵم کردووە بە دیجیتال کردومە پێشی تو ئەو بکەی پێشی تو سەفەر بکەی تا ڕۆندتر پاخۆ هەکو تو چی سەفەرکەی و تێڤە دوو ڕۆژ نییە 24 ساعت نییە 16 ساعت نییە ئۆڕدی سەفەراتە هەموو تێتە تەحلیل خەڵکە بێ خۆشی لەو بپارێزێ بەو جۆرە فێڵ بکات و دیسان دەبی خەڵک خۆی بپارێزیتن کێمترین تشت 5-6 ڕۆژە بخۆل دەولەتەکەی بمینتەوە اوكي ما بستا في بارا ايناني تشيا دو تشتا يك قازانج حكومة عراقية چونك باري عراقي حاليا نفتا تيتا فروشتن او باري ناهي عراقي دا ويان ونيا بارا كهموية تخزين بالفدرال ريزيرف امريكي باش عراقي الحس كتن عراق نم أوايا اقتصاديا الحمو دولتك هكو تشتكي تفروشي تدفي تباري خو بيني بدولة خو حكومة أمريكا البر تشاوديريا حكومة أمريكا أفا هند صالا كري سر عراقي ديت عراق دولتك تعاملي القال عندك جهاتنا رسمية كاتن عندك شخصتنا رسمية كاتن البر هندي تشار بنك العراقي هاتنا راقرتن وعنده تشار ده بنك ديكش البن تشاوديريا اعلامي ابيت نشرت كانوا بس صار كراون يا اخي انت بلاك ليست يعني حتى انه كسسبندا يعني تراقرتين بس عم نظنين كودتش ليحين بس بنك ديكش البن خطورته هم بنك البن خطورته افرو عراقي هكو اف نفتي وتيتا فروتن باري عراقي دولار عراقي من نفل خزانه الفدرال ريزيرف امريكي نيويورك رجاك ما بيد فيتن ام في باري بيني نفادا بودجي خلكي عراقي بدين حتى مشاريع عراقي استثماري چونك عراقي دولتك هي دينار مسيطره دولة عراقي وكو دولة عملامة يا رسمي دينار راسا أمين دولاري حتى أمتيني نف عراقي دا ماشي بيك بيد فيتن جارب حوالات نشر عدر كفتن أمريكا أو رجال ما قرت أوكي أو رجال قرت قوتي هيك بخو أم نشين تعامل يمكن أم نشين دولار خو بابين الدولة دا مع علاقات باجان نبل تشتكي زور معقولة وزور واقعية نوكا ريكك أفريقيا ديتيا في حكومة عراقي كشتو في الفين قصة دولاري ما شتو بين تفا ديني نفا بريكا بارا بشيتا دستي هولاتيا دا مبلغ يتكشكه بو سفري بو شولا بو تاجريت ما بو بازرگانت ما خلكي ما يد في مسألة ناقهيتن بو ينتي ناقهيتن يخالي برا أفا 500,000 أو 200,000 في كومشنك اللي والقرية انتو باورد كي دي سرا الارتي بانك طاطا فروتن 15,000 كاكا چون دركا كان بكاموا 15,000 دينار اش سرا طاطا فروتن 15,000 دينار باشا بوتو نهش او ضغطة تيتا سرما كاكا ما تبخوت زانيش اگر من دولاريكم ورقت لأيوة وتشوم لو سرا دولاركم هنايا اصلا هر نمبرده بو لێرە فرۆشمەوە بەرپرسیارەتەکەی کە سەرشانی خۆم وەکو محەممەدی شێخ فاتح ئەو کەسە محەممەدی شێخ فاتح تۆ باڵم ناتە ئەستۆیتەوە نییە تۆ تاوانبار نابی من خۆم پاسپۆرتەکەم کێشەی بۆ دروستە بێت پاسپۆرتاوی ئەم کارتینین ئەو کەس خۆ هەفتە تەهلکێدا کەس ناچێتە قەبری کەسەوە لەم بابەتە وریا بن ئەوە زۆر ئەستیارە بەتەما هەن لە دەواازە سنوورەکان خەڵکێک بە وشکانی کە سەفەرەکە بۆ تووشیا بۆ وڵاتێکی کە لەوێش خەڵک بتوانێت دۆلاری دەستکەویان نییە بەری بڵەمە موافقەیە هەی بوو منفەدە زاخۆش
نوكا بو افيت بري بو منفذ زاخوش أي بس بس من فنكريا تصاني من بو فنكريا كاك محمد نشين فكا أمد بيني ناوري نابيرم كاكا يعني زور نخوش اصلا ود بيج ما از دفيري صالي عاده كما فد دوباره كما بيم نخوش خلكي ما كرديت ما هو الكردستاني بكنا بو مصلحه اخويا شخصي از هر دفي هندي بيجم چونكا اف مشروع كهات يا بو كردستاني مدفيا بشويه كجان ببينا رمزك بو عراقي تمثيل حكمته خوب كاين تمثيل كرديات يا خوب كاين القل بنك مركزي قال خزانه امريكي هر كسك حقيقي سفر هبيتن او كوربينيتن لسليماني هيا يا بس لهولية انا لسليماني هيا بس ما شاء الله زور ملتزمن هيك مشكله ما له درسنا بو اري والله فرعك سليماني مو بيخوش اري بخوي والله جاء ما بن بمناعه للخير او كبيسي بباركيه با اسفاري ليبكا كاري مكان ك سيستمك لسليماني ولا قصص دبرم زور بشويكي مرتب درواتن خلقشتريه كان حمويان فعلا مسافرن التزام بس الرده كان ناهينا استعمال كرنا والله جاب يتشاوني بيبشك ان شاء الله هرواب منته ولا سليمانيش لدهوك لقطان هي يعني لقمان هيا بس لقمان هيا دوش ما عندي هي عندك الدهوك دست بيكر او بسري هفليري هاتي بسري دهوك اشحات ما اويش قبات كر اوان شلون داخستو نوكا حاليا بس فرع مني بغدا وسليماني دكتور ايوه بس تسمي سويفت ايشكن بلى دميكا طبعا العراقي سوفتا معلوم يعني بو نمونه لبنك كان يديك مثلا لو اتش كيشي ما ولا كرن اما هو بي بيشتري يعني دميك بس اسمي سويفت كارك يعني كيشي حرب النظام تحويلات مالي ما بين عراقي واهم دولة كانت ديك نظام سويفتا سوفتيش اويش ملكي امريكايا بن كنترول وتشاو ديريا امريكايا مش هر تعاملي قال في نظامي كاين بله سبارب بازرگانك شلون اتوانيت سود من بال دولاري 1320 ديناري حاليا زور بازرگانت حين طبعا مشاركه بمزاديد كان القلمه اف بلاتفورمش نوفيوي يا سوفتي بو بكو بانكا كان اويش بلاتفورم كانيه مانجا 12 2022 ام بي در كفتين نوكش امت بيشول كان زور بازرگانت مشاركه كان راستي ممنون بو بازرگاني كثقتيان حيا بو سيستم طبعا سيستم كش مشكله عندك مشكله فني يتدا درست بين طبعا سيستم كافيونيه تطبيق كرن العراقي الحمد دولته يتهاتينا تطبيق كرن بس سيستم ريفينيتيفا وكو افكس وكو مزاد استعمال كرن الدوله الديكا مزاد عمله بوما هاتا كرن اف سيستم بو عراقي هاتا درست كرن ريفينيتيف هاتا درست كرن بو مخاطبات بريغا سويفتي قال دولته بكين بازرگانيت ما دشين بين مشاركه ويتين قالك ما شاء الله يتين مشاركات كان بخو بيزاعي خود تينن وتجارته خود كان بريكم مزادي سعر دولاري او ديناري ايداعته كان دولاركي والد جرن ب 1300 بيستا البنقي والجرن طبعا بتاكيد وحر تشتكاك محمد هكو عوليته تاسيس كرن هندك تشيشة درز دبيتن وبداخل ووسع عراقي هندي متشنجل في فترة شويو في فترة حالي باشا بلام اسا بازرگان اتوانا كالك لم مثلا بازرگاني قال لك اتوانا هي للرقي ارتي بانك وخلق اتوانيتي دولاري بانك وهم بانك عندك بانك ديكاش يتحين عندك بانك يتحين معلوما يتمشارك السيرفي بلاتفورمي بو كاشكه تانية بس ايوه هن لكردستان ك او 7000 دولار بدن بخلق هیچ بانشێکی دیکە نییە حاليا لكردستان هیچ باشە بۆ بازرگانان بەس ئێوە هەنیا بانکی دیکەش بانکی دیکەش باشە ئێستا بازرگانێک لە کوردستان ئەتوانێت کاڵاو شتومەک لە وڵاتێکی دیکەوە بێنێ بە دۆلاری 132,000 بله ئاسانە پرۆسەکە بروسيسك زور آسانة بس عندك تشيشت فني درست بين الرخي بنك مركزي عندك الرخي عندك حتى تنفيذ كرن تظني اختلاف وقتيش ما بين عراق وامريكا شنك اف سيستمي اوي شي كنترول الخزانه امريكي واختلاف وقتي اويش تاثيرات كاتن اختلاف وقتي عندك شيء تكنيكي يتحين البنك ناوندي اويش تنا چارە سەر كردن بروسيسك يا سهله بلام اسنا بجمتا انه كامل ترسيسمي سويفت خوي يشكز يعني ب صدان تريليون دولار ساڵانە لە جیهاندا هەنی زیاتر لە 2 کوادریلیۆن دۆلار مامەڵی پێوەکرێت دێت و ئەچێز ڕۆژانە زیاد لە 20,000 نامە لەم سیستمایەت وەچێ خات و هویلا یعنی
لەواچێ نامەی تیاابێ مەسجی تیاابێ 5 میلیارد دلاری بێ 10 میلیارد دلاری بێ بازرگان هەیە بە منەڵێ من کەی بڵێنم کەیبڵ لە بازارەکانی گیانە بە سیعری بۆرسەیە سعاتێ بۆ سعاتێ گۆڕێ من ئەو دقی ئەمێ کەیبڵەکە ڕجستەرکەم بیکڕم حیجزیکەم ئەبێ ئەو دقی پارەکە بنێرم تۆ دوای 2 هەفتەی پێچە چەند ڕۆژی پێچێکە ئێوە جوابی هەندێک حواڵەیەت هەین هەشدە ڕۆژێت نانێک مەش بتونێ یعنی دی ئەم گەل بۆنقۆ مرکزی مەقصد کرد هەندێک بۆنکت هەین 29 ڕۆژە حواڵەوەی ڕاوستە دەرنەچوویە خەتای چیە خەتای ئەمریکایە خەتای باگەکانی خۆمانە تزانی خەتا نییە مشکیلەکە چیە پلتفۆرمەکەی نوێیە کەس نزانیتن سەر شولکەتن همه دولتك تقدمت كاتن هجر تو اعتمادي عندك جراسر استت خارجي بكي مشكلة چیه حتى انو که اف سیستمی نیه یدسته تو بچی تو تشتكي نی بی اگر پی رابین چند روش ام پروسه اکره اگر مشكله نبيت انه فني ما هبن تكمله 4 روز بە 4 ڕۆژ 4 ڕۆژ ڤالیودەی 4 ڕۆژات پێنج تحقیق دەبیت من بازرگانێکم دوای 4 ڕۆژەوە یەکسەر ئەپروڤی ئەگەر مشکلێت فەنی ئەبێت نوکە تێنە مواجهە مە تێنەکردن یا بانقا مرکزی تێتەکردن چونکە هەمومان نوێینە لەسەر ئەو پرۆسێسە مەفروض 4 ڕۆژە 4 ڕۆژ و تحقیق دەبیتن ئێوە پارەکە حواڵە دەکەن یان کەسێکی دیگە پارەکە حواڵەکە ڕۆڵی مەسەلەن نۆت بانکی و ئارتی بانکێکی دیکە چییە ئێوە پارەکە حواڵە دەکەن یا ئێوە چییە سوفتەکە تێتە کریەیتکردن تێتە چێکردن الئارتی البانقی ئەنا بازرگانێکم لە ماڵەوە من هینەکە لیکێکم کردوتەوە سوفتەکە الئارتی دەرچیتن و سوفتەکەش دەگەتێت ناوێ ئارتی یاد نیڤەکێدا ئەم بە فیزیکی من شتەکە بۆ تۆ دەن یان ئەتوانم لە ماڵەوە لە ئۆفیسی کۆمپانیاکە محاسیبەکە ژمێریارەکە ئەتوانێت چی بکە ئەو دۆکیمنتانە لۆ بانقی بنێریتن ئەینێرێ خۆی لیکێکی لایە هینێکە ئەپلیکیشنێکە شتێکە ئەپلیکیشنەکە یا بانقەیە مەیە ئەپلیکیشنە هەموو تشتی ئەپلۆد کەتن هەموو ئەوڕقت خودە ئەپلۆد کەتن دەگەتە قسمێمە مەزادی چەند پرسیار وەڵامە زۆرن ئەو پرسیار و وەڵام من هەر زۆر کێ من هەکە بێژمەتە مست نوكا حاليا هكا داخلي مزادي بي الفا تعليمات نو يتبيشي صالك زور زحمة تربون هندية نوكا هرشت مطالب نينا يكتشته مستفيدة أخير لاست هاند هي بس أفيا أمريكا طلبت كتن بيجيتن تو تعاملت كي تو تاجري أفرو تو تاجري مادي كهربائي بي تو تاجري مادي كهربائي بي أم حس كين بظانين تو قال كي تعاملت كي راس تو يقال صينيت كي تو يقال كوريات كي أمريكا دبو لباتي تو يتي بنقى عراقي بس أبي تنفيذ حواليت كت أمريكا لباتي ما دكتورة ئێمە لە سەردەمی کۆرۆنا تووشی کێشەی سەپلای چین بووین زنجیرەی دابینکردنی خۆراک و کەرەستە ئێستا تووشی کێشەی دابینکردنی پارە بووین حواڵەکردن کێشێکی زۆر گەورەیە ئەمە لە کڕیارەوە ناگاتە فرۆشیار پارەکە باسانی ئەگەر ئەم دۆخە ئاوا بەردەوام بێ پێشبینی چی کەی پێشبینیەکەی کە دۆخەکە ئاسایی بێتەوە ئەسڕاستی بێژمەتە وەزعەکە گەلێکی قەلەقە چونکە نوکە حالیان بانقێت شەریکاتێت سەیرەفە نوکە حالیان بانقێت عێراقیت شولدکەن پلاتفۆرمەکەش زۆر باشێ ناڕواتن ئەم هەمت زانین چونکە هەندێک مەشاکلێت فەنینە مشاكل فنية والتزام بقيودة وامتثال أبو بنقة مركزي بينكرن وفدرال ريزيرف أمريكي بلام العيني كاتيش بازار الشيخ خلاف شركات الصيرفية يتحولها مو هات نراقرتن باشا أويش هات نراقرتن يعني أو جرى حوالات كرن بو دبي بو تركيا نوكا لسليماني بيش الراجيرة لها وليش راجيرة لها مو عراق راجيرة لها مو عراق راجيرة حوالا نمو شركة صيرفة تاجرت مجليهات تاجري ميفيرة أفرو دبي 4 مليون مادي كريتن ده تلفوني كاتن بو شركة صيرفة بو من 4 مليون تحويلي صيني بكا 10 مليون تحويلي بكوريا بكا دا بوكر أفرو أفش نما أمرون بس كي لكي ونما شركات الصيرفة وحوالي نمان بو تحوالي بكن أي شون إسابون منا من برنجينم دبي إلا بيا بانقي نما بانك بدولاري جران يا هرزان بس دولاري حرب چه دولارك ده بيت الا بانك دبي بكريتن يعني من بلاشي كهربائيينم نخير برنجينم بكلايتي اوتومبيلينم باشا بالضبط باركي شلون تسليمكم حوالنا ما تلفوني كاين الو مليونك دولار خلنا حسابي كاك احمد نما
ابي بما بانكك دبي بيا بانك وحساب خوفك يا تدفيت بريكا بانك مركزي افا منصه بيج تو چۆن بۆیەکەی تۆ چۆنەوەی بۆکە چیە لە شوێنەی کە پارەکەی بۆ ڕات شوێنێکی ام بيجينا زبوني تيتانك مانو كقولك زبوني تبورتي تحي مثلا بسكيتة حلويات تينيتن التركيا تينيتن باي 25000 يا فوليوموي 25000 دولار تينيتن نشتن حوالي بمكتبة صيرفي بكاتنو هكو جارة تلفوني بو تركيا بكاتن دهيتا بانقي دبيجيني تدفيتن حوالات زيب جاتي ام دبوتكاين براستخو دبوتكاين دولار افيا اگر او شوێنەی تۆ پارەکەی بۆ نێری چیە لە کۆمپانیایەکە لە لیستی ڕەشانیە هەمانە مەش سیستەمێت خۆیت هەین مە سیستەمێت ئۆفاکێت هەین مەش سیستەمێت AML-ێت هەین مەش هەموو سیستەمێت هەین سۆفت و پاڤە هەندە ساڵە وەکو بانقام شورکەین بەخۆ مەش بێ کاک بەحەمەد ئەزایی بەسم چییە؟ بەسم ئەوەیە خاصة باقي خۆمان باقی ئارتی ئێستا بانقەچی نیو دەوڵەتیە آخر من مەبەسمە زانین چێ ئێستا خەڵک وا دەزانن تۆ تەنیا پرسیارت لێ دەکرێت لەو دۆخەی کە دۆلارەکەت هەرزانە ئەگەر دۆلارەکەت گران بێ ئەتوانی بە ئارەزووی خۆت لە هەر شوێنێک بێ شت بکڕی بۆ نمونە من بای ملیۆنێک دۆلار برنجەکڕم لە دوو کۆمپانیا لە هندستان یەکێکیان ئەگەر بە دۆلاری هەرزان بێ ئەوە ئێوە زۆر لێمە پرسن ئەو کۆمپانیایە کێ و چۆنە لەوی تریان مادام دۆلارەکەم بە 154,000 ئێوە لێم ناپرسن ئەمێ وەڵامی ئەوم بیتەوە هەردووچیان یەک شتە بۆیەوە یەک سیستەمی غەسیل ئەموالە یەک سیستەمە یەک KYC ئەتو عادەتەن وەکو داخلی بانک دەبی بە چ داخل دەبی KYC Know Your Customer کەستەمەری خۆی بناسە ئەمە ناتانم ئەوڕۆ کارتەکەت لۆ دەربینم هەگەر نەتناسم ئەتو چێ ناوت پاسپۆرتت ڕسمت عائیلەت جێگای دانیشتنت تەئید عەمەلت ئەوانە هەموو بەیسکن تأييد عملت ژمارەی تەلەفۆنت ئیمێڵت لە چێن دەرپارەی وەردەگری تعامل لەگەڵ چێ دەکەی لە منتەقەی تو تەئیدی مختار دەبی لە من بینی ئەگەر بێی بەس ئەو کاتی بکەیەوە ئەمەی تۆ باسیەکەی ژنێنان زۆر ئاسانترە لە ئەوانە لەم داواکاری کەدەوە ئاواتر بەڵام لەگەڵ باقەکە لە ژنێنانەکەی زۆر سیقەترە ئەیتر متمانی زیاترە خۆی ئیشەکە سین و جیمی زۆرە ڕاستەکەی بەڕێزان بەس ئەوەیە لە ئەخیرا تۆ دەرەکەوێت کە مامەڵێکی پاکە کردووە خۆپیت نەکردووە پرسیارەکە زۆر گرنگە کە لێت دەکرێت پەرێزێ پاکە یان جاڕە پیسە ئەمانەیەک لە ئەکرێتەوە تۆ توانی مامەڵەیەکی ڕاست و دروستکەی زۆر بەباشی بۆ ڕوونکردینەوە نقطەت قسە سەر حرفەکان و تێگەیشتین هیچ کۆمنتێ سەرنجێکە ماوە بیدەی لەسەرم بابەتە بەس تەمەنا دەکەم خەڵکێمە تێبگەهیتن بۆ تۆتشتا یەک خەڵکێمە هەوڵاتیت مێت کوردستانێ حەس ناکەین وەکو بانقا ئارتیکان بانقەکە کوردینە ئەم حەس ناکەین بینە سرنج ڕاکێشێت غەسیل ئەموال و پارێ ڕەش و ئان بچیتە مەتارێکی دەولەتێکی بێتە گرتن چونکە ئەف معاملە یا 7,000 دلاری یان 3,000 دلاری عمرێ چونکە یا عمرێش فەرقە یا عمرێ 3,000 دلارە یا دەولەتە دیکەیەت سیاحیانێت نەخۆشی 7,000 دلارە ئەس حەس ناکەم خۆتیشی چێشا بکەتن البەر قازانجێکی زۆر کێم بەڵام تەسیراتێت وێت مستەقبەلی و سەروی و سەر عائیلاوی و سەر پاسپۆرتاوی دە زۆر خەتەرناک بیتن دووەم تش تەمەنایەت کەم بازرگانیت ما بزانن ئەهەمیەتە وی سیستەمەی کە بانکت عێراقیت خزمەتە وادا بانکت کوردیت خزمەتە وادا بچن بخۆ تیجارەتە خۆ مەجبورنیش دەبی هەر بێن تیجارەتە خۆ بڕێکە بانکت مە بکەن بەڵام ئەویش هەندێک سەبور بنلگەلمە چونکە سیستەمەکەی نوێیە بۆ هەموو کەسەکان بۆ ما و بۆ بانقا مرکزی و خەزانەتە ئەمریکی نوکەیە یاد بینیتن تشتێکی زۆری گرنگە بۆ شەریکاتت عێراقی کە خەزانەتە ئەمریکی نوکەیات بینیتن مثلا شەریکە فلان شەریکە خدا نێوێ کوردە فلان شەریکە خدا نێوێ هەولێرەیە یێ بەغدایە یێ ئەوە شتێکی زۆری گرنگە خەتواتت وێ گەلێکی بزەحمەتن بەڵام بێژین ڤژنەوەی گەلەکە گەورەیە بۆ مستەقبەلی کە تو بێت تعریفکردنەوە وەکو شەریکەک وەکو بازرگانەیەکی عێراقی ئانی کوردی بێت تعریفکردنەوە نک خەزانەتە ئەمریکی یعنی ئەوە ئەمێت ڕێکە دروست ڕاچین بەڵام ئەویش گەلمە هاوکار و داعم بن وڵاجاڵێ من بۆ تۆمە تۆ بۆچێتە ئەوەی کە تۆ یڵی بۆ خەڵکە زۆر گرنگە لەبەر خاتری 1,329,000 چەند بەڵێ حاڵەتیش هەیە کەمتر دەبیت ڕێکوردەکەی نێوان ئەوڵاتێکە و کۆمپانیاکە بۆ ئەوە کارێ مەکە و بەداخەوە پرتەقاڵیتان لەبەرکەن کێشتان بۆ دروستکەن و کەسێک مامەڵە لەگەڵکەن کە تۆ معلوماتی توش ئەوی تعامل لەگەڵتان دەکاتن وەکو شەریکە وەکو شەریکەی سیاحیان سەیرەفە بەس 200,000 دەدەتە ئەو هەوڵاتی قازانجەی زیاتر لە خۆی دەبێتن تکتی لۆ دەگریتن فندقی شاو شتانە نییە تکتە چی مزەوەڕە
هنا لێرە لەبەر دەرکی ئارتی بانقی دانایە 200,000 دوونێ تحقیقم کرد لەگەڵ هەندێک هاوڵاتیان دەرچوو یەکێکیان والله یەکێک هات بوو 50,000 آخر بۆ دووە پاسپۆرتا خۆکەی بوو 50,000 وازم بە پێخەف و جلو بە هینیشەوەیان لێرە ئەمێنەوە بەیانی زوو ساعت چەند هاتبوو ئەڕۆ دەست پێکرد سەعات 4 بەیانی بەتانیت خۆ بە هات بوون ئسفەنجێت خۆ هاینا بوون بالیفێت خۆینا بوون کورسی نابوون ترمزێت چای اینا بوون خاتێشتا خۆشی نابوون یعنی سەفرەی نەوروزێ لە بەرابەری ئارتی بانکیان کرد پشتی سەیتەرەیە خەڵک بۆ سەیران هاتووە زۆر سپاس دەکەم دکتۆرە ئێمە زۆر جار گوێ لە قسەکان یەگرین چکە یەکێکە لە کەسە زۆر کاریگەرەکان لە سیستمی بانکی لە عێراقا زۆر ئەزمونێکی زۆر باشیان هەیە ئەو قسانی کە کراوە بەشێکی زۆری بۆ خاتری ئێوەیە ئەوە دیمەنێکی جوان نییە بەڕاستی یعنی خۆڕۆ نەڕژاوە و ئەو دۆلارە بە خۆڕایی نادرێ بە خەڵک ئەوە بە پارە پێتەدرێ لەبەر خاتی پارێکی کەم کێشەیەکی گەورە بۆ خۆتان دروست مەکەن زۆر سپاس دەکەم هەر بژیت سپاس مەمنونم هەر هەبی مەمنونم